سڵاو ڕێز بۆ بینەرانی خۆشەویستی بەرنامەی گزینگ هیوادارم کە ساغ و سڵامەت بن بە بەرنمەیەکی تر لە بەرنمەکانی گزینگ و بە تەوەرێکی تر لەسەر پرسە خوێندکاریەکان هاتوون و بوونەتە میوانی ماڵەکانتان. بینەرانی ئازیز چەندین پێناسەی جۆرا و جۆر لە بزافە کۆمەڵایەتیەکان کراوە کە لێرەدا لەبەر ئەوەی نەکەوینە بازنەی تێئۆریەکەوە پێناسەکەی باتامۆری کۆمەڵناس وەکو پێناسەیەک لە هەموو ئەلمانەکانی دەستنیشان کراو لەلایەن کۆمەڵناسە سیاسیەکانەوە لەخۆ بگرێت بە نمونە لێرەدا باسی دەکەین. باتامۆر بۆ پێناسەی بزوتنەوەی کۆمەڵایەتیەکان دەڵێت بزافە کۆمەڵایەتیەکان هەوڵدانێکە بۆ بەرەو پێشبردن یاخود خۆڕاگری لە بەرانبەر ئاڵوگۆڕ لە کۆمەلگایەکدا کە خۆشی بەشێکە لەو کۆمەلگا کە بەنسبەت حیزبەوە کەمتر خاوەن ڕێخستن و هەروەها ئەندامبوونیش تێدا بە شێوازی ڕێک و پێک و خاوەن دیسیپلین نییە. بەشێک لە باسەکانی بەرنامەی ئەم جارەمان سەبارەت بە پەیوەندی نێوان بزوتنەوەی خوێندکاری ئێرانی و کوردیە. هەر بەمبۆنەوە دەتوانین بڵێن گوشار بۆ سەر چالاکانی کورد، بەلوچ، تورک و عەرەب و کرانەوەی بەرتەسک و کنتڕۆڵکراوی زانستگاکانی پارێزگاکانی ناوەندی لە ئێران، لەوانە، تاران، ئەسفەهان و شیراز دەرخەری سیاسەتی نوێی حکوومەت و دەوڵەتی ڕوحانیە. دیارە کە حکوومەت بەو شێوەیە دەیەوێت ناکۆکیەک لە نێوان بزوتنەوەی خوێندکاری سەرانسەری و بزوتنەوەی خوێندکاری کوردستان بەتایبەت لە ناوچەکانی ناوەندی ئێران دروست بکات و بەم شێوەیە دووبەرەکایەتی دەنێتەوە. چالاکانی خوێندکاری کورد دەبێ لەو بابەتەوە زۆرتر وشیار بن چونکو ئەو سیاسەتە لە هەردوو بزوتنەوەکە خەسار دەگەیەنێت و لە ئاکامدا ئەو حکوومەت و نظامە لەو دووبەرەکایەتیە سوود وەردەگرێت. حکوومەت تا ئێستا هەر لەو شێوەیە لە بەرانبەر حیزب و بزوتنەوەکانی تریشدا کەڵکی وەرگرتووە. خوێندکارانی کورد دەتوانن لە ئاراستەی ڕۆشنگەری چالاکانی تری خوێندکاری لە ئێران لەو بابەتانەوە هەڵ بدەن. نابێ بخڵاتێن. کرانەوەی زۆر بەرتسکی کەشی چالاکی بۆ خوێندکاران لە زانستگاکانی ناوچە ناوەندیەکانی ئێران تەنیا بە مەبەستی پشتیوانی خوێندکاران و توێژی خوێندەوار لە دەوڵەتی ڕۆحانی و لە نهایەتدا بەدەستهێنانی دەنگ بۆ دەوری دووەمی سەرۆکۆماری لەلایەن ناوبراوەوە. بە هەموو ئەمانشەوە هەر کاتێک کە بزافی خوێندکاری ئێرانی خۆی نواند بێت بزافی کوردیش خۆی نواندووە. بۆ نمونە پێش شۆڕشی 57 بزافی خوێندکاری کورد حیزبە چەپەکانی لێکەوتەوە. پاش 57ش لە یادمانی هەڵەبجە بملاوە لە ساڵی 68 و بەتایبەت لە ساڵانی 76 بملاوە کە بزافی خوێندکاری کوردی دووبارە بە شێوازی ئۆبژێکتیڤ و سەری هەڵدا سەدان کۆڕ و کۆبوونەوە گۆڤار و لێکۆڵینەوە و کەسایەتی و بگرە NGO لێکەوتەوە. بەم جۆرە ئەم بەرنامەمان تەرخان کردووە بۆ باسکردن لەسەر پرسیارگەلێک لەم چەشنە کە ئایا بزوتنەوەی خوێندکاری کوردیمان هەیە یان ئەو هێزە لە جموجۆڵە کوردیەکەدا هەیە کە پێی بڵێن بزوتنەوە. پەیوەندی نێوان بزوتنەوەی خوێندکاری ئێران و کوردی بە چ شێوازێکە و باسێکی کورد سەبارەت بە خەسارناسی بزوتنەوەی خوێندکاری کوردی. لەم ئاراستەیەشدا داوامان لە یەکێک لە چالاکانی پێشووی خوێندکاری کردووە و لەم بابەتە چەند پرسیارێک ئاراستی دەکەین. بەڵام سەرەتا چەند هەواڵێک لە زانستگاکانی ئێران و کوردستان دەبینین و دەگەڕێنەوە لاتان. داخستنی سێ گۆڤاری خوێندکاری لە ماوەی یەک مانگی ڕابردوو لە کرماشان و لۆڕستان. گۆڤارێکی خوێندکاری لە زانستگای لۆڕستان داخرا و بەرپرسەکەی بۆ حراسەتی زانستگا بانکرا. پێشتریش لە سەرەتای مانگی ڕابردوو دوو گۆڤاری سپیدار و بێستون لە زانستگای ڕازی کرماشان داخراون. بە پێی راپۆرتی نیسان نیوز گۆڤاری سربەخۆی خوێندکاری هەفت ئاو کە زیاتر لە یەک ساڵە لە زانستگای خۆڕەماباد دەردەچێت بەهۆی درێژەدان بە خوێندنی بەڕێوەبەرانی ئەو گۆڤارە لە قۆناغی باڵاتر و زانستگایەکی دیکە خوازیاری ڕادەستکردنی مۆڵەتی ئەو گۆڤارە بە خوێندکارانی تازە و دیاریکردنی سەرنووسەری نوێ بوون کە لەلایەن بەشی فەرهەنگی زانستگا بە بیانووی پێکنەهاتنی کۆبوونەوەی کومیتی چاوەدێری بەسەر چاپەمەنیەکان لە دانی مۆڵەت خۆیان دەبوارد و لە کۆتاییدا بە بەڕێوەبەرانی ئەو گۆڤارەیان ڕاگەیاند
کە ناتوانن درێژە بە چاپکردنی ئەو گۆڤارە خوێندکاریە بدەن. هەروەها منسوور عنایەتی سەرنووسەری ئەو گۆڤارە بۆ ناوەندی حراسەتی زانستگای ئیلام بان کراوە و بە نووسراوە بەڵێنیان لێ وەرگرتووە کە لە ئەگەری وەرگرتنی ناوبراو لە هەر زانستگایەکی دیکە بۆی نییە گۆڤار دەربکات. لە نامەیەک بۆ سەرنووسەری گۆڤاری هەفت ئاو هاتووەکە مافی ئەوەی نییە لە هیچ زانستگایەکی دیکە درێژە بە دەرکردنی ئەو گۆڤارە بدات و لە ئەگەری چاپکردنی ئەو گۆڤارە ئەو لەلایەن وەزارەتی زانست بە دواداچوونی یاسایی بۆ دەکرێت. پێشتریش لە سەرەتای مانگی ڕابردوو دوو گۆڤاری سپیدار و بێستون لە زانستگای ڕازی کرماشان مافی بڵاوکردنەوەیان لێ وەرگیراوەتەوە. بەڕێوەبردننی بۆنەی ساڵوەگەڕی گیان لە دەستدانی کوروش سوفیا خوێندکاری کورد لە زانستگای تاران. خوێندکارانی پەردیسی کشتوکاڵ و سەرچاوەی سروشتی زانستگای تاران ساڵوەگەڕی گیان لە دەستدانی کوروش سوفیەیان بەڕێوەبرد. ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی پێنجی سەرماوەز خوێندکارانی پەردیسی کشتوکاڵ و سەرچاوە سروشتیەکانی زانستگای تاران بە هەڵکردنی مۆم و دانانی گوڵ و بڵاوکردنەوەی کلیپی ڤیدیۆیی لە شوێنی گیان لە دەستدانی خوێندکار کوروش سوفیا بۆنەی ساڵوەگەڕی گیان لە دەستدانی ئەو خوێندکارەیان بەڕێوەبرد. ئەو خوێندکارە بەهۆی گرتنی کارەبا لە شوێنی حەوانەوەی خوێندکارە کوڕەکان گیانی لەدەستدا بوو. جێگەی ئاماژەیە کەم تەرخەمی بەرپرسانی بەشی حەوانەوەی خوێندکاران بووەتە هۆی ئەو ڕووداوە و گیان لە دەستدانی ئەو خوێندکارە. زانستگای زیستشناسی ئیلام هێشتا ئازمایشگای نییە. سەرەڕای بەڵێنی جێگری زانستگای ئیلام بۆ تەواوکردنی ئازمایشگا خوێندکارانی زیستشناسی وانەکانی تایبەت بە زیستشناسی بەبێ ئازمایشگا دەخوێنن. سەرۆکی ئەنجومەنی زیستشناسی زانستگای ئیلام لە پەراوێزی کارگای ئاموزشی گروپی زیستشناسی و زانستگایە بە هەواڵنێری ئیسنای ڕاگەیاند کە ئازمایشگای ئەو زانستگایە تەنیا بۆ 2 کەس جێگای هەیە. شەریفە موسانژاد لە درێژەدا وتی خوێندکارانی کارناسی باڵای بواری میکرۆبیۆلۆژیە و زانستگایە بە هیوای کاری توێژینەوە لە ئازمایشگای ناوەندی پلانی وەها کارگەیەکیان داڕشتووە چونکە جێگری ئاموزشی بەڵێنیدا بوو تا 15 خەزەڵوەر ئازمایشگا تەواو بێت. بەڵام خوێندکاران تا ئێستا لە ئازمایشگای بچووک و بەبێ سەرپەرست خەریکی توێژینەوەن. جێگەی ئاماژەیە لە بواری زیستشناسی کەرەستەی تاقیکردنەوە و شوێنی تایبەت بۆ تاقیکردنەوە زۆر پێویست و گرینگە. خوێندکارێکی کورد پلەی دووهەمی جیهانی بەدەستێنا. خوێندکارێکی خەڵکی میاندوو ئاو بەهۆی داهێنانێکەوە پلەی دووهەمی جیهانی بەدەستێنا. بە پێی هەواڵەکان خەلیل مەریوانی بەرپرسی پەیوەندیە گشتیەکانی زانستگای ئازادی شاری مەهاباد ڕایگەیاندووە. خوێندکارێکی کوردی زانستگای ئازادی مەهاباد بە ناوی حامد مشاریان خەڵکی شاری میاندوو ئاو توانیویە بەهۆی داهێنانێکەوە لە پێشانگایەکدا لە وڵاتی ئاڵمان پلەی دووهەمی جیهانی بەدەست بێنێت. ئەو خوێندکارە کوردە کە ئێستاکە لە بواری گیاپزیشکی زانستگای مەهاباددا سەرقاڵی خوێندنە توانیویە لەگەڵ 2 خوێندکاری دیکە ئامرازێکی بیرمەند بۆ دیاریکردنی ئاستی بینین دابهێنێت. ئەو بەرپرسە لە درێژەی قسەکانی داوتی خوێندکارێکی بواری پەرستاری و هەروە حوجەت مشکینی خوێندکاری بواری میکانیک لە سازکردنی ئەو داهێنانەدا یارمەتی حامد مشاریانیان کردووە. جێگەی ئاماژەیە لە پێشانگای نێودەوڵەتی نورێنبۆرگی وڵاتی ئاڵماندا زیاتر لە 4000 گەڵاڵا لە 45 وڵاتی جیهان لە 6ەم تا 11 سەرماوەز هەروەها داهێنانی زاگرەبی کوڕواسیش بە بەشداری 3000 گەڵاڵە لە 30 وڵاتەوە بەشداری ئەو کێبەرکەیان کردووە کە ئەو خوێندکارە کووردا توانیویە لەناو ئەو کێبەرکەیەدا پلەی دووهەمی جیهانی و هەروەها خەڵاتی نوقرەی ئەو کێبەرکەیە و خەڵاتی تایبەتی وڵاتی کورەی باشوور بەدەست بێنێت. پێنج چالاکی خوێندکاری و مەدەنی لە ژوورەکانی تاکەکەسی ئیتلاعاتدان. 5 چالاکی خوێندکاری و مەدەنی لە ژوورەکانی تاکەکەسی ئیتلاعاتدان و تا مانگی ڕێبەندان دادگایی ناکرێن. بە پێی هەواڵی کەمپەینی بەرگری لە مافی زیندانیانی سیاسی و مەدەنی ئارەش سادقی، ئاتنا دائمی، ئاسۆ ڕۆستەمی، عەلی نووری و ئومید عەلیشناس 5 چالاکی مەدەنی و مافی منداڵان کە لە مانگەکانی ڕابردوودا لە شاری تاران بەدەستی هێزەکانی ئیتلاعاتی سوپا دەست بەسەرکرابوون ئێستاکە لە ژوورەکانی تاکەکەسی وەزارەتی ئیتلاعاتدان. سەرچاوەیەکی ئاگادار لە بارودۆخی ئەو 5 چالاکە مەدەنیە
لەم بارەوە ڕایگەیاندووە. ئەو پێنج چالاکە مەدەنیە ئێستاکە لە ژوورەکانی تاکەکەسی 209 وەزارەتی ئیتلاعاتدان و بە پێی نوێترین هەواڵەکان بڕیار دراوە. لە سەرەتاکانی مانگی ڕێبەنداندا لە لقی 15دا بە بەرپرسیارەتی دادوەر سەڵەواتی دادگایی بکرێن. جێگەی ئاماژەیە ئەو سەرچاوەیە لە درێژەی قسەکانی داوتی ئەو پێنج چالاکە مەدەنیە دەست بەسەرکراوە لە پەیوەندی لەگەڵ دروشم نووسینەکانی تاران و کەرەج کە ئەو دروشمانە لە ناڕەزایەتی بە بەڕێوەچوونی حکمی ئیعدامی زیندانیەکی سیاسی بە ناوی ئەرژەنگ داودی نووسرابوون دەست بەسەر و دادگایی دەکرێن. جێگەی باسە ئارەش سادقی خوێندکاری پێشووی زانستگای ئەلامەی تەباتەبایی ئێوارەی ڕۆژی شەممە ڕێکەوتی 15 خەرمانانی ئەمساڵ لە شوێنی کارەکەیدا بەدەستی هێزەکانی سوپا دەست بەسەر کرا. هەروەها ئومید ئەلیشناز لە ڕۆژی پێنجشەممە 13 خەرمانانی ئەمساڵ لە تاران دەست بەسەر کرا. ناوبراو چالاکی بواری منداڵان بووە و تا ئێستا سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکردن و تۆمەتەکانی زانیاریەک لە بەردەستدان نییە. ئاسۆ ڕۆستەمی و عەلی نووری دوو چالاکی مەدەنی دەست بەسەرکراو لە وەزارەتی ئیتلاعات بە دوای بەڕێوەچوونی ناڕەزایەتی لە پشتیوانیکردنی کۆبانی لە تاران ڕۆژی چوارشەممە 16 گەلاوێژ لە دەوروبەری شەقامی میردامادی شاری تاران دەست بەسەرکران. ئاسۆ ڕۆستەمی شاعیرێکی تەمەن 28 ساڵ و مامۆستا و چالاکی بواری منداڵانە و هەروەها عەلی نووری تەمەن 21 ساڵ و خوێندکاری دوایین ساڵی زانستگای پەرەند و چالاکی مافی منداڵانی کارە. شایانی باسە هەروەها ئاتنا دائمی چالاکێکی دیکەی مافی منداڵان سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە 29 خەزەڵوەر لە نێو ماڵەکەیدا دەست بەسەر کرا. دەست بەسەرکردنی خوێندکارێکی کورد لە بۆکان. هاوڵاتیەکی کوردی خەڵکی شاری بۆکان و خاوەن بڕوانامەی کارناسی باڵا لە ڕشتەی زانستە سیاسیەکان لەلایەن مەئمورانی وەزارەتی ئیتلاعاتەوە دەست بەسەرکرا. بە پێی راپۆرتی هەواڵنێریە نێوخۆیەکان لە درێژەی ڕەوتی فشاری ناوەندە ئەمنیەتی و ئیتلاعاتیەکان بۆ سەر هاوڵاتیان و چالاکانی کورد لە ناوچە جیاجیەکانی کوردستان لاوێکی کورد لە شاری بۆکان بە ناوی لوقمان سەمیعی دەست بەسەرکراوە. لوقمان سەمیعی خەڵکی شاری بۆکان و بڕوانامەی کارناسی باڵای لە ڕشتەی زانستە سیاسیەکاندا هەیە. لوقمان سەمیعی کە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە کوردیەکانی دراوەتە پاڵ ڕۆژی سێشەممە ڕێکەوتی چواری سەرماوەز لە ماڵی خۆیاندا لە شاری بۆکان دەست بەسەر کراوە. ئەو لاوە کووردا 2 ساڵ پێش ئێستاش بە تۆمەتی بەزاندنی نایاسایی سنوور و سەردانی یەکێک لە حیزبە کوردیەکانی ئۆپۆزیسیۆنی حکوومەتی ئیسلامی ئێران لە هەرێمی کوردستان حکمی 3 مانگ و 1 ڕۆژ زیندانی تازیری بۆ بڕابوویەوە. پارێزگای ورمێ یەکێک لە 3 پارێزگای نەخوێندەواری ئێرانە. لە کاتێکدا بەرپرسانی کۆماری ئیسلامی باز لە لەناوبردنی نەخوێندەواری لە ئێران دەکەن، ئامارەکان لەو بوارەدا پێچەوانەی ئەوە نیشان دەدەن. باس نیوز بڵاوی کردووەتەوە فەرەیدون سەید مستەفەوی بەڕێوەبەری پەروەردەی پارێزگای ورمێ لە لێدوانێکیدا ئاشکرای کردووە ئەو پارێزگایە یەکێک لە 3 پارێزگای نەخوێندەواری ئێرانە. ئەو بەرپرسە حکوومەتیە وتیشی پارێزگای ورمێ کە خاوەنی 42 شار و شارۆچکە و شارەدێ و بەخشە و زیاتر لە 3 ملیۆن حەشیمەتی هەیە، بە پێین دوایین ئامار 183 کەس لەو پارێزگایان نەخوێندەوارن. ناوبراو لە درێژەدا ئاماژەی بەوەش داوە نزیک بە 5370 قوتابخانە لەو پارێزگایە هەیە کە سەرجەم 557,112 قوتابی تێیاندا سەرقاڵی خوێندنن. ئەو ئامارە نەخوێندەواریە لە پارێزگای ورمێ لە کاتێکدا بڵاو بۆتەوە کە بەرپرسانی سیاسی و پەروەردەی ئێران ئیدعای بنەبڕکردنی دیاردەی نەخوێندەواری لە وڵاتە دەکەن. وەک پرسیاری یەکەم ئایا بزوتنەوەی خوێندکاری کوردیمان هەیە یا ئەو چالاکیانە لەم جموجۆڵە کوردیەدا هەیە کە پێی بڵێن بزوتنەوە؟ عرضم به حضورت های جوره که مزانینان ایمه در ایران یک ستمی دیریمن که ستم کلی که یعنی بیشت مردم ایران هم. اما در کنار این ستم کلیه که شامل گشته ایمه یه سری ستملی دیریم که مختص یک سری و اقلیتل که یا رسانیج و این ستم هم مسون نمنیه، حتی متونیم بوشیم ستم برای ستم بیشتری بیه. اینو ستم ایمه ستم مضاعفه بینموشی منه، یعنی در کنار ستم کلی یه ستمی به خاطر مثلا مذاهب یا به خاطر زوانان و بینانمو یه چیکه که در ایران رایجه.
ارزم به حضورت در مورد یارستان اگه به ما بس بکیم ستم به یارستان، حالا جدای از گذشته خیلی دور بوشیمن در چندین قرنه، اگه به ما دری یا حتی مثلا دوران مثلا پیش از جمهوری اسلامیش که اویجا مشین بررسی مکیم، دوران ستم به مردم یارستان دری 35 ساله به این صورت هست که حتی اوایل انقلاب، زمانی که در شورای عالی انقلاب فرهنگی آقای سروش بر سر کار بی، آقای عبدالکریم سروش، های در از زمان نیجه اصلا قرار آنیا که این دین بس بی و سر یارستان بتون آقا اصلا یا ایمه به عنوان یک دین یا نه به رسمیت نمشتاسیمن و اصلا یا نه قبول نیریم. بعد تا که یا نه قانون اساسیان تدوین کرد، در اصل 12 قانون اساسی وجان اعلامان کرد که مذهب رسمی کشور ایمه شیعه اثناعشری جعفری 12 امامه، درسته؟ و بعد ایمه دیمان وجد جمعزانی زمانی که در یک کشوری اقلیت مختلف دینی زندگی مکن، اویجا یک کشوری جور ایران که شاید باشم از بار گوناگونی و تنوع تقریبا متونی باید هندوستان مقایسه بکنی، ما این یک مذهب رسمی اعلام مکین خود به خود اقلیت دینی تر و اقلیت مذهبی تر تا ستم قرار مکرد. ببینید اگر یک حکومتش و جنبل ستمگری و خوی ستم داشتوتی، حالا یا نکهاتن در اصل 12 وطن مذهب رسمیه، حتی در قانون اساسی هاتن در اصل 13 ایش باز یارستانان و رسمیت نشناسی و اعلام کرد که ایمه در اصل 13 ایش فقط سگله و اقلیت دینی که یکانی مسیحیالون، یکانی یهودیالون و یکانی زرتشتیالون، فقط آوانه به رسمیت هم نشناسیم و هیچ اسمی مثلا و یارستان نهاد. حتی و مندایل خوزستانیش که صاحبین و بینانموشن در تاریخ اسلام و اوانیش اصلا و رسمیت ها نشناسی. حتی جالب باورم لازمه یه جا اشاره بکنم، حتی در اصل 13 یا نه که در اصل 12 وتیان مذهب رسمی مذهب شیعه، حتی خیلی و شیعه لانیش به رسمیت نشناسه که و نمونه لوانا متویمن و دراویش شاه نعمت اللهی و دراویش خاکسار اشاره بگیم کوشتم از این اوانی چقدر ستمانه بینم. پس بنابراین یه وج باعث بی که یا نه ستمانه بین بچون مردم یارستان که بین کردل بیشتر و بخشل وار مثلا لکل نمازم لورال ارزم به حضورت فارسی زوانل آذریل و یا نه پراکندن، حالا بیشتر در بین اکرادن یجور متونیم بوشیمن، خود به خود یه ستملی و بینان چیه در مورد استخدامان، در مورد گزینشان، در مورد حتی انتخاب رشته. مثلا تو که در انتخاب رشته ایمه حتی از باب انتخاب رشتهش مشکل داریم، چون یارستانیل یه سری رشته که مثلا فلسفیه نمیلن یا نه به رشته بشن که مثلا صبح اگر بین استاد دانشگاه احساس هم که جمهوری اسلامی از جهان بینی یارستانی هم ممکنه در تشریح مبانی فلسفیه در دانشگاه دخیل بکن. یه که بله متاسفانه ایمه در 35 ساله شاهد ای ستم بیونه که ای جوره گفتم ارزم کردین خدمت دلیلی است که اصلا در اصول مندرجه قانون اساسی یا نه و رسمیت نشناسیه. یه وجه متونی به نظر من مهمترین دلیلی بود. وەک پرسیاری دووهم، پەیوەندی نێوان بزوتنەوەی خوێندکاری ئێرانی و کوردی بە چ شێوازێکە؟ بله هی جوره که فرمایشت کرد جدیدن ایگل فشاران از سر دانشجویان یارستانی فرا کردیسا که و نمونه لعوه حدود یک ماه پیش روز 10 آبان 1393 2 نفر و دانشجویان یارستانی دانشگاه رازی استان کرمانشاه که یکانی جهانگیر سلیمی بیه و یکانی وحید فرودی بیه گویا بعد از خروج دانشگاه و دست نیروهای امنیتی اداره اطلاعات کل استان کرمانشاه دستگیر بینه و حالی جیشونان دیار نیه، یعنی مشخص نیه یانان بردی سکو و به چه جرمی بردی یا نه علتان چه بیه و پاسخگوی خانواده یانان جا نمینه. یکی ریشه برخورد جدید با دانشجویان چه بیه های جوره که مثلا این سکم مسائلی که در جامعه مگذاری و کمرگال مدنی به مرور زمان و دانشگاهی را پیامه که یعنی امکان نیست یک اتفاقی در یک جامعه بکوی یا در یک صنف اتفاق بکوی ابسه و دانشگاه نکیش. خب ایمه در طول یک سال گذشته شاهد یک سری اعتراضات بیمنه از طرف مردم یارستان، چه در تهران، چه در کرمانشاه، چه در استان همدان، که آوانه معمولاً متونیم بوشیمن روشل موفقی بینه که حتی در خیلی جال
یک الگوی بینه را اصناف و گروه لیتر و آوان الگو برداریان کرده و مدل یارستان و طبیعتا الان جدیدن داری ای بحثه وری سمت دانشجوال یارستانی همک من احساس همکم نظر وجمه موشه من احساس همکم این دو دانشجو احتمالاً در دانشگاه رازی کرمانشاه ورد و استادله و جان بحثان کرده و سریع قضیه که آقا ایما یک دینی کیم و بطورت مثلا بتونن که آقا خب به هر حال ایما یک اقلیت دینی کیمن که شاید پر جمعیت ترین اقلیت دینی در ایران بیمن و یا نه ایما و رسمیت نمشناسد شاید در امر گزینش مشکلاتانی را یا نه درست کرده و آوانیش مثلا اعتراض آن کردیه کم کم و گوش حراست رسیه و من احساس هم کم حراست بیه که گزارشیانه داستیه اداره اطلاعات استان کرمانشاه و متاسفانه یانانه دستگیر کردیه و هنوز خبری و یانه نیه. اما بحث کلی یک چرا حالا بحث و کمرگاه دانشجویی کی شریعه که برنامه ایمن مختص بحث دانشجویه و اینجوره که فتم هر اتفاقی که در یک جامعه مکیشری نهایتاً و دانشگاه مکیشری و دانشگاه متونیم بوشیم کلیدی ترین نقش در بحث وقتی یک بحثی و دانشگاه کیشریه معلومه که بحث دی تبدیل به یه بحث مهمی بیه و البته یه خیلی چیز مثبتی که مشکلی هست که از دیدگاه حکومت هر چی که به دانشگاه بکشیری خطرناکه یعنی حکومت هر موضوعی که مراسیه بحث دانشگاه اودی خطری ارا و جمعه موشه آها دی راسیه گوش دانشجویل در این مورد همه دخالت بگن پس بنابراین حساسیت و سر مسئله نشانمه در دانشگاه همیشه بیا اقلیت دینی آوانه که با رسمیت شناخته بینه جور مسیحی و کلیمی و زرتشتیه خب آوانه مشکلی برحال نموشه مشکلی نیرن آوانه یه سری محدودیت دارن اما به هر صورت آوانه چون در قانون اساسی یک حقوق ارا آوانه قرار بینه آوانه زیاد مشکلی نیرن ولی خب قطعاً دانشجویی جور دانشجویی یارستانی 100% در دانشگاه جدیدن بحثان کرده و بتونه که به هر حال وارد استادل وجان و سر کلاسی بسلانه مطرح کرده که اینجوره که بهتون احساس همکم به مرور زمان حراست و نیروهای تجسس که در دانشگاهان گزارشان کردن از اطلاعات جیاتیه یا نه باربست کردی و بردیسیم وەک ئاخرین پرسیار لەم بەڕێزە ئەگەر بکرێت باسێکی کورتمان بۆ بکەن سەبارەت بە خەسارناسی بزوتنەوەی خوێندکاری کوردی. همینجوره که اشارت کرد جناب عالی سالانه تعداد زیادی و دانشجویان یارستانی و حتی آوانیجا که به هر حال یارستانیین مجبور به ترک وطن هم نمونیجا الان در خود کشور ترکیه سیل عظیمی و دانشجویان یارستانی و حتی فعالان مدنی یارستان چه از ترکیه و درور و پشت درل UN و درل کمیسریای عالی پناهندگان سرگردان. اما از اول که بگذریم حالا به هر حال کسی به هر حال در خطر کشور ترکمکی یا نه در کل ربطی و داخل نیری یعنی مشکل گشای داخل نیه مشکل گشای حل مسئله یارستان در داخل نیه به هر حال کسی اگر گیان در خطر هستی مچو ترجیح بچو حالا در قربتی سرگردان بود ولی در داخل به خطر نمیکنه اما یک بسته ولی یک ایمه اصلا چپ بکیمن ارا جامعه یارستان و جنبش دانشجویی چه نقشی متونی در ایره داشتوتی سکه من همیشه وطمم مردم یارستان در درجه اول بر اصل یعنی بر تغییر اصل 13 قانون اساسی باید پافشار یعنی تا مادامی که ای اصل 13 وجود داری هیچ اتفاقی نمکن ایمه دو جور تغییر داریم خب یه جور تغییر داریم مردمی که آنانام یک کشوری هیزم اگرن یک سیستم حکومتی تغییر من اول یک بحثه اول داریم یه مدلی داریم اگر مردم در حال حاضر توانایی نیرن خب دستکم باید با قانون اساسی حقوق وجدان و پیش برن خب خیلی اقلیت دینی توریشن در ایران و بدون تردید دلخوشی با حکومت نیرن ولی حداقل آقا آوانا متونین یه نفسی بکشن الان مثلا مسیحیل در تهران در کرمانشاه یا نوینر دارن اراوجان دفتر دارن کاروجان هم مکن یهودیل زرتشتیل اما وضعیت یارستان متفاوته یارستان دینی و رسمیت نشناسیه تو الان مچینه دانشگاه موشه آقا دین چیه آقا حکومت تفتیش عقایده حکومتی که حتی قانون اساسی وجود رعایت نمیکنه چون در اصل 23 وتی تفتیش عقاید ممنوع است حتی قانون وجود رعایت نمیکنه که در اصل 14 وتی حکومت جمهوری اسلامی و مسلمانان
موظفن که نسبت به افراد غیر مسلمان با اخلاق حسنه رفتار کنن. آقا اویجا رعایت نمکی. پس بنابراین تو با یه حکومتی طرفین، با یه حکومت تفتیش عقاید، پس تو ناچارین که عصر 13 تغییر دین یا حداقل کم یه تبصره بعد از عصر 13 باری. نمو تو حکومت بودی آقا ما فقط دین و رسمیت هم شناسیم. خب تو ماشین دانشگاه میشه آقا دینت مشین الحق میشه الحق چیه؟ بیادی مثلا خیلی ای لکلی وجمانه بین مثلا ماشین دانشگاه مد دینت مد الحق چیه؟ ما شیعه داریم و سنی دیگه الحق چیه؟ آقا من اصلا مسلمان نیستم. یعنی شو مگه میشه تو مسلمان نباشی؟ الحق در جامعه ایران یا مجبوره وجه در لوای شیعه پنهان بکه که اویجه خوب نیه، اویجه دوگانگی شخصیتی درستم، یا این که باید باشیم ما مسلمان دیم او وقتا باید ثابت بکه که به چه علت مسلمان دیم. دینه در جامعه را موشه خب کتاب مقدسه چیه؟ موشه خب کتاب مقدس هم سرانجام موشه چرا تو بازار نیست؟ ما تو بازار اوستا داریم، تورات داریم، انجیل داریم. شما کتاب چرا تو بازار نیست؟ خب اول وقتی تو کتاب دینت به رسمیت نشناسیه چی میلین تو کتاب چاپ بکن؟ پس تو مردم یارستان و دانشجویی که متونه نقش مهمی در ایره داشتون، چون اساتید دانشگاه در ارتباطن و وگرده جنبش دانشجویی آوانه باید بر تغییر ای اصلا پافشاری بکن. حالا جمهوری اسلامی موشی که اصلا موشی آقا قانون اساسیمه و یا منزل و هیچ وقتی جواز ده محکمی. بسیار خب پس تکلیف چیه؟ آخه پرسش های ردی مدام یا تغییر کلیه یا مردمی هزم اگرن یا حکومتی هزم میان اما یه بسه است تو میتاید در قانون اساسی فعلا بقول معروف یه کپسول اکسیژن بارینه اکسیژن تی براسیه بین بابا بتونین نفس بکشین. من شاید خودسوزی ببینه هیجوره که جنابتان در جریان اینا در مورد یارستان. پس اول یک ستم مضافه که باید فکری ارن بکنی. حالا یکی چه راه حلی داری؟ یک کاره لانی کرد در 1.5 سال مردم یارستان که هیچوره بتون بید جالی جو ارگو بی ارا جمعیت لیتر ارا اصنافتر ها. من نظرم یه سه خوب متونن آوانه ادامه بیان اما وقتم با شعار تغییر ای باره شعار تغییر عصر 13 باید در چجور بشم در نمادل وجان باید حمل بکن. یک جالی در قانون اساسی یک پتانسیلی هست، البته بوشم هیچ وقت جمهوری اسلامی رعایت نکرده. خب اگر بکرده در جنبش 88 که 3 میلیون نفر هات ننام خیابان آرام و بی سر و صدا در او رعایت هم کرد. منوشم رعایت هم کرد. ولی آقا اصل 26 تجمع را اقلیت دینی و رسمیت شناسی هر سندی وری جا وطیه که اقلیت های دینی شناخته شده. اما باز مثلا باز در اصل 27 وطیه که تشکل اجتماعات و راهپیمایی خب چنانچه با حمل سلاح نو و چنانچه مغایر با مبانی اسلام. آقا نه کسی دشمنی باید اسلام داری نه کسی کاری داری. خب ا پتانسیال و نظر ما متونن استفاده بکن و جنبش دانشجویی متونه نقش کلیدی داشت. هرچند دیگه کم پیشات یه جا باید اشاره بکنیم. اتفاقا یه متونی من به عنوان یک نقطه مثبت در تاریخ مبارزات مدنی یارستان که دانشجویی دارن کم کم وارده بسام، چون در سال گذشته کمتر داشت معمولا دانشجویی یارستانی در دانشگاه یک روند محافظه‌کارانه در پیش گرفت. ولی الان نه، الان دیگه میبینین تشکلات مدنی با قول معروف ترن فعالمونا اوانش احساس مسئولیت هم بکن. بعد و اول گذشته یه بحثی تری جسته که آقا جان موضوع یارستان چون موضوع یک دینه ملزم اتحاد. هی جوره باتم یارستانیل در بین بیشتر کرد زوانل و آذریل و فارسی زوانل تا حدودی پراکنده، یا نه باید یک اتحادی از لحاظ دینی وجان، یعنی خواسته دینی وجانه خواسته جمعیتی بینموشنی باید و لحاظه اتحادی و بنان و از تفرقلی که به موجب تفاوتل لهجه دری بخش خودداری بکن. قسان بکنه یک ایجونو مثلا یک عده در کرج هن یارستانی اوان یه ساز بجنن، مثلا آقای آذری که یارستانی هم کشیمه او یه ساز بجنی او بیجا که مثلا مناطق کردنشین یه ساز بزنی. نه اجوره نمو اجوره ایمه و جای نما رسی مردم یارستانیش و جای نما رست. اما باید قسان بکنه یکی و عصر 13 قانون اساسی بتونن تغییر بیان یا دست کم یک تبصره و اضافه بکن
حکومت موظف بکن دست کم اصولی که وقت مثلا اصل 14 رعایت بکه، اصل 23 تفتیش عقاید متوقف بکه، بخشنامه بیا ادارات، اصل حق تجمع اقلیت دینی یا نه پافشاری بکن که حکومت بوشنا آقا تو قانون وجود رعایت بکه. ایما که چی مانه نگسته تو قانون وجود رعایت بکن. اول راه است یکی راه حلی که متونی و جنبش دانشجویی متونی نقش موثری داشت. در مورد این دوگل عزیزی که بازداشت بینه امیدوارم هر چه زودتر ایما یه خبری و یا نه بگیریم خانواده یا نه خبری و یا نه بگیرن که ایما بینیم مشکل یا نه چه بیه چجوری بیه. هرچند که ما بتم نظر وجممون شم یا نه احتمالاً بسان که ورد استاد علی وجان و گرده هم کلاسی علی وجان ممکنه در دانشگاه اعتراضانه که احتمالاً حراست بیه که گزارش تا ستاد خبری. سپاس بۆ میوانی بەرنامەکە. خوێندکارانی کورد ئێوە ئازیزان دەتوانن لە ڕێگەی ئادرسی فیسبوک و جیمێلی ئێمەوە هەواڵ و ڕەخنە و پرسیار و پێشنیارەکانتان بگەینە دەستمان. لێرەشدا و بەم جۆرە دەگەینە کۆتایی بەرنامەکە. شەو ڕۆژێکی شاتان بۆ باوە دەخوازین و ماڵاوە.